پەیوەست بە هەنگاوەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و حیزبی شەیدان با ڕاستەی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەشی بە دواداچوون و چاودێری مەکتەبی ڕاگەاندنی یەکێتی هەڵسەنگاندنێکی بۆ خەباتی نوێگەری یەکێتی لە پاش بەستنی کۆنگرەی چوارەم ئەنجامدا و تیشکی خستۆتە سەر ئەوەی ئەمە نەفەسووە ڕاستەی یەکێتیە لە کۆنگرەی نوێبوونەوە کە جێڕانەوەی یەکێتیشە بۆ سەرەتا کوردستانیەکەی کە مامی گەورەماندای ڕشت و بنەمای پێشبەرچەی دیموکراتی و ململانەی مەدەنیانەیە لە هەموو وڵاتێکی دەربەست بۆ دوا ڕۆژی گەل و نەوەکانی داهاتووش. باسی لەوەش کردووە چالاکی و دیدارەکانی لاور شێخجەنجی هاوسەرۆکی یەکێتی لە هەولێری پایتەختی کوردستان لەگەڵ ڕێخستنەکان و ڕێکخراوەکانی یەکێتی و جەماوەرەکەی و کەسوکاری شەیدان و دیبلۆماتکارانی وڵاتان جۆشدانەوەی خەباتێکی ڕەوە و حیزبایەتیشی یەکێتیانەیە. وێزگەیەکی جەماوەری دوای کۆنگرەی چوار و دوای ماوەیەک لە کەرەنتینەی ناچاریە بەهۆی لێکەوتەکانی بەڵای ڤایرۆسی کۆرۆناوە. بۆیە یەکێتیەکانی دڵخۆش کردووە و تین و تاوێکی کوردستانی پێداون. بەڵام ئەوەی جێگەی پرسیارە سەغڵەتبوونی بەرپرسی لقی دوی پارتی و بەرپرسانی لقەکەی تریانە لە پەروەردەی هەولێر و میدیای سێبەر و بەرهەتاویان. ئەو کاتەی بە بیانووی بێبنەما بەرپەرچی چالاشەکانی هاوسەرۆکی یەکێتی دەدەنەوە هەرچەندە حەقە ئەم سەغڵەت بوونەمان پێ مفاجعە نەبێ، چونکە ئەم ڕەوتە لە سیاسەتی مۆنۆپۆلی و خۆرەخکاری هەروای هێناوە و مەرجیش نییە لە مەودووە بتوانێت تاسەر و نەقش بێنێتەوە. بەشی بە دواداچوون و چاودێری مەکتەبی ڕاگەاندنی یەکێتی تەئکید لەوە دەکاتەوە جوڵەی سیاسی یەکێتی لە هەولێر و گوتاری هاوسەرۆک لە میتینگ و لێدوانەکانی لەگەڵ خیتابی کوردستانی یەکێتی و لەگەڵ دیموکراسی و لەگەڵ ئازادی کاری سیاسی وەک ئەوەی پرۆسی سیاسی وڵات وای دەخوازێ یەک دەگرێتەوە. لەگەڵ بنەماکانی دەستوری عێراق کە تا ئێستا چەتری پرۆسی سیاسی کوردستان و عێراقیشە یەک دەگرێتەوە و ناکۆگ نییە. لەگەڵ ڕێکەوتنی سیاسی نێوان یەکێتی و پارتی کە بنەمای جێڕانەوەی هاوسەنجی و شەراکەتی ڕاستەقینەیە یەک دەگرێتەوە. مەگەر ئەوەیە نەیارەکانی دیموکراسی و فرەیی نیازێکی تریان هەبێت و ئەو بنەما دەستوری و دیموکراتیانە ئەو ویستە کوردستانیە سەرتاسەریەی دژی دوو ئیدارەیی و دژی زۆنگسازی و دووبەرەکیە، تەنها وەک دروشمی بریقەدار بنوێن و بەرزی بکەنەوە. بۆیە کەلای یەکێتی جددیە و ڕازگۆیە لە پەیڕەوکردنی وا دەبینین لە لقەکان شڵەژان هەیە و بەرپەشدانەوەی ناڕەوا دەنوێنرێت. زمانی زبر و ئاستی نزم و بێمۆڕاڵی ئەدەبیاتی لقی دوو میدیای سێبەریان دەرەقەتی خیتابی ڕوون و ڕەوانی یەکێتی نایەت، چونکە خیتابێکی ڕاست و ڕەوا و دیموکراسیە. لە درێژەی هەڵسەنگاندنەکەی بەشی بە دواداچوون و چاودێری مەکتەبی ڕاگەاندنی یەکێتی هاتووە. وتەکانی لاور شێخجەنجی لە کۆبوونەوەی پێشوازی لە مەڵبەند، لە کۆبوونەوەی لەگەڵ پێشمەرگە و تێکۆشەرانی دێرین و لەگەڵ کەسوکاری شەیدان و ڕێکخراوە دیموکراتەکان لە بۆنەی بەردی بناغی خوێندنگەیەکی نمونەیی لە دیداری دیبلۆماتکاران لە کۆشکی سپی خەڵاتی گەورەی مام بۆ یەکێتی لە هەولێر دەربڕی سیاسەتی ڕاستەقینەی یەکێتی دوای کۆنگرەی چوارە و یەکێتیەکان وەک نەخشەڕێی نوێبوونەوە ڕەچاوی دەکەن و کاری حیزبی و سیاسی لەسەر دەکەن. هاوکات لە بەشێکی تری هەڵسەنگاندنەکەدا وەڵامی ئەو پرسیارە دەداتەوە کە بۆچی پارتی و لقەکانی و ئەوانەی لە پشت سیاسەت و نیازە گرژەکانەوەن بە خەباتی دیموکراتی و سیاسی لە هەولێر و زاخۆ و دوهۆک قەڵس دەبن. دەڵێت کوردستان مڵکی هەموو خەڵکی کوردستانە و ئەگەر بە حەقی مێژووی و شەرعیەتی شۆڕەژیێڕیش بێ خەڵکی کوردستان لە یادیانە یەکێتی لە ڕاپەڕین هەولێری پایتەختی ڕزگار کرد و شەریکی یەکەمی ئازادکردنی تەواوی کوردستانە و زۆرترین خوێن و فرمێسکی بۆ ئەم ئازادیە داوە. معلومیشە لە هەڵبژاردنێکی دیموکرات و مەدەنیانەدا هەولێری نەدۆڕاندووە. بە پێچەوانەوە لە دوای ئاشتی کوردستانیش لە یەکەم هەڵبژاردنی پارێزگاکان کە لەگەڵ هی کوردستان و عێراق سازکرا ناو شاری هەولێری بردەوە. دیاریشە دیزاینی هەڵبژاردنی تر چۆن بووە. لە کۆتاییشدا بەشی بە دواداچوون و چاوبێری مەکتەبی ڕاگەاندنی یەکێتی دووپاتی دەکاتەوە کە ئەم سیاسەتە ڕاوەستانی بۆ نییە، چونکە سیاسەتێکی ڕاستەقینە و دیموکرات و مەدەنیانەیە و
خۆی لەسەر گرژی و زمانی زبری ئاست نزم پەک ناخات و ڕای دەگەێنێت ئێستاژ یەکێتی بە هەمان نەفەسی مەدەنی و ململانەی دیموکراتی سیاسەتی خۆی تاو دەداتەوە کە سیاسەتی لە قاودانی قۆڕەخکاری سیاسی لە قاودانی دوو ئیداریە. سیاسەتی یەکێتی پاراستنی قەواری هەرێمە. هەموو هەرێم بە کفری و زاخۆشەوە سیاسەتی کوردستانێکی دیموکرات و لامەرکەزیە کە بە ناوی کوردستان و نەتەوەوە نایەڵێ ناوەندێتی و قۆڕەخکاری بسەپێنرێ و باج و سەرانە بەسەر هاتوچۆی پارێزگاکان و خەڵکی کەرکووک و ناوچە دابڕاوەکان دابنرێ، بەڵکو دەیەوێ چەقی سیاسەتی لە پایتەختەوە بۆ بادینان و دهۆک و تەواوی کوردستان پەرە پێبدا بۆ ئەوەی شەوقی بەرکەرکووک و لەوێشەوە بەرتەواوی عێراق بکەوێ، چونکە هەر عێراقی دەستوری و فیدراڵی دەتوانێت یارمەتی کوردستان بدا کە بێ دەبابەی سوپای تورک مڵکی هەموو کوردستانیان بێت.